گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لە بەرنامەی ئێمە بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. بینەرانی خۆشەویست لەلایەن منیشەوە سڵاوتان لەبێت. ئازیزان بەرنامەی ئەم هەفتەیەمان چەند بابەتێک لە خۆ دەگرێت کە بریتین لە یەکەم کۆتایی ساڵی خوێندن و شەپۆلی مناڵانی کاری سەر شەقام. دووهەم بابەت نامەیەکی هاوڕێکی بەرنامەکەمان بە نازناوی بێستون لە کرماشانەوە دەیخوێنینەوە بۆتان کە سەبارەت بە لاوانی بنەماڵە هەژارەکان نووسیبێتی. سێهەم بابەتێکی هاوکاری ئازیزمان لاوێن ئەمانیە لەژێر ناوی هەر بەڕاستی تێر ئاگای لە برسین نییە. چوارەمین بابەت سەبارەتە بە دیاردەی هاوسەرگیری منداڵان. وا لە کۆتاییدا نامەیەکی بینەرێکی ئازیزمان کە لە مەریوانەوە ناردوویەتی پێشکەشتان دەکەین کە سەبارەتە بە سکۆلاربوون و عەداڵەت خواز و بەرابەری تەڵەبوونی توێژی لاو لە ئێران. هیوادارن کە لە هەر کوێیەک هەن ساغ و سڵامەت بن و مەجای ئەوەشتان هەبێت تا کۆتاییان بەرنامەیە لەگەڵمان بن. دوای ناوبڕێکی کورد دێنەوە خزمەتتان. بینەرانی ئازیز بە کۆتایی هاتنی ساڵی خوێندن و نزیکبوونەوە لە هاوین شەپۆلی مناڵانی کار ڕوو دەکەنە سەر شەقامەکان. بەم بۆنەوە سەرەتای بەرنامەی ئەمڕۆمان بە ئاوەردانەوەیەک لە ژیان و گوزەرانی ئەو نەونمامانە لە وەرزی هاویندا دەست پێ دەکەین. ئاماری مناڵانی کار لە وەرزەکانی دیکەدا هەرچەندە بێت لەگەڵ تاحسیلبوونی مەدرسەکان ئەم ئامارە بە ڕادەیەکی زۆر دەچێتە سەرێ. زۆربەی مناڵان و تازەلاوانی بنەماڵە هەژار و دەستەنگەکان لەگەڵ تاحسیلبوونی مەدرسەکان هەموو هەوڵێک ئەدەن بۆ ئەوەی بەشکەم کارێکیان دەستکەوێت و تا ڕادێک باری قورسی بەڕێوەچوونی بنەماڵەکەیان سووکەن. ئەم مناڵانەش ئارزوگەلێکیان هەیە کە هەموو مناڵانی تر هەیەنە. پێداویستی گەلێکیان هەیە کە مناڵانی دیکە پێویستیانە. ئەوانیش دەیان هەوێت لەم وەرزەدا بەحەسێنەوە، لە خۆشی و تەفریحی تایبەت بەم وەرزە بەهرەمەند بن. لەم وەرزەدا لیباسی پاک و خاوێن و فێنک بکەنە بەریان، سەفەر بکەن و لەزەتی خۆشیەکانی سەفەر بچێژن. بەڵام ئەم بەشە لە مناڵان هەرگیز وەکو مناڵانی هاوتەمەنی خۆیان دەرفەتی ئەوەیان دەست ناکەوێت کە خۆیان بە ئاواتەکانی مناڵیانەوە خەریککەن. ڕێگەیان ناکەوێتە هاوینە هەوارەکان، شانسی سەفەرکردنیان نییە، ئیمکاناتی ئەوەیان نییە بچنە ئیستەخر و مەلە بکەن. دەرفەتێک بۆ گەشەپێدانی ئیستعداد و تواناییەکانی وەرگەڕنەکەوتویان دەست ناکەوێت. بەو مناڵانە وا حاڵی کراوە کە پێوانەی خۆشبەختی و سەرکەوتنی ئەوان لە ڕادەی پارێکدایە کە بەدەستە چکۆلەکانیان بەدەستی دێن و ئەیبەنەوە ماڵەوە. ئەم بەشە لە مناڵان بە ناچار سڵامەتی و گەشەی باڵا و وەزن و شادابی دەرونیان بنێنە پێناوی کار بۆ دابینکردنی خەرجی قەڵەم و کاغەز و کتێب و لیباسی مەدرسەیان. زۆرێک لەو مناڵانە دڵیان بەوە خۆشە کە بەو داهاتە کەمە کە بەدەستیان هێناوە یەکێک لە ئاواتە وەدی نەهاتوەکانی خۆیان بۆ براو خۆشکە چکۆلەکانیان وەدی بێنن. ئەم مناڵانە دەبێ هەر لە ئێستاوە فێری ئەوە بن کە قانع بن و لەگەڵ ئەوەی کە هەیانە بسازێن و ئاواتی ئەوەی کە نیانە و ئەوەی کە پێویستە بیان بێت لە سەریان بەرنەدەرێ. وەرزی هاوین بۆ ئەو مناڵانە وەرزی بەستنی خواردن نییە، وەرزی بەستنی فرۆشتنە. وەرزی لەبەرکردنی لیباس و کەوشی بریقەدار نییە، وەرزی بریقەخستنە سەر کەوشی کەسانی ترە. وەرزی ساک بە کۆڵ وەرگرتن و چوونە ئیستەخر و مەیدانی وەرزشی نییە. وەرزی پانکردنەوەی بەساتی فرۆشتنی خاولی و دەمپایی و تەنافی وەرزشی لە پاڵ ئیستەخر و مەیدانە وەرزشیەکانە. بەڵێ دوای ناوبڕێکی کورد دێنەوە لاتان.
روزێکی کون و داغان هەواش جمکوتە لە باران دوو دەستی بچووکی تەزی و سیگار فرۆشی سەر خیابان کۆڵێ پڕ لە کۆڵەوەری ژینێ چەماو لە ژێر باری ڕێگای پڕ لە مین و تیر پشتی خوڵقاو بۆ کۆڵبەری تفلەم ژینە تفلەم ژینە جەنایەت چەندە ئاسانە پڕ گیرفانێ نانی برسی منداڵانی کوورەخانە منداڵانی خیابانی پڕکارتنێ خەوی شکاو پڕ کارتونێ خەوی شکاو پڕ کراسێ پیاوی ڕووخاو ئەسمان لێفێکی بێکار تادێ لە نەفەس جێماو هەرشەوگریان پڕ بە باوێش بۆنی چەندین پیاوی سەرخۆش مشتێ پارە پڕ لە جنێ و لەش فرۆشێکی چارەڕەش لەش فرۆشێکی چارەڕەش تفلەم ژینە تفلەم ژینە چەندە جەنایەت ئاسانە پڕ گیرفانێ نانی برسی منداڵانی کوورەخانە منداڵانی خیابانە سەری سەودای نادیارە سەری سەودای نادیارە دنیا خەوتوو ئەو بێدارە پڕ لە هاواری خنکاو سەری ئامادەی سێدارە سەری ئامادەی سێدارە ژیان لێرە زۆر گرانە ژیان لێرە زۆر گرانە تەنیا مەرگەکە هەرزانە تەنیا مەرگەکە هەرزانە جغرافیایەکی ژێر چپۆک ئەمە خاکی کوردستانە تفلەم ژینە تفلەم ژینە جەنایەت چەندە جەنایەت ئاسانە چەندە جەنایەت ئاسانە پڕ گیرفانێ نانی برسی منداڵانی کوورەخانە منداڵانی خیابانە هاوڕێکی خۆشەویستی بەرنامەکەمان بە نازناوی بێستون لە کرماشانەوە
نامەیەکی تێر و تەسەلی بۆ ناردوین کە تەرجمەی کورتەیەکیتان بۆ بڵاو دەکەینەوە. بێستۆنی بەڕێز نووسیوێتی لاوانی بنەماڵە کرێکار و هەژار و کەم داهاتەکان کە ئەکسەریەتی لاوانی ئەو وڵاتە پێکدێنن لە زمرەی بێبەشترین و ستەم لێکراوترین دانیشتوانی کوردستانن. با لەوانە بگەڕێن کە هەر لە مناڵیەوە بەهۆی دەستکورتی خانەوادەکەیان ڕێگەی دەرس و مەدرسەیان بەرناکەوێ. ئەوانەی دەرس دەخوێن و هەر چۆنێک بێ مەدرێکێکیان دەست دەکەوێ چ چارەنووسێکیان هەیە. سەرەتا ئەو هیوایە لە دڵیاندایە کە کارێکی گونجاو لەگەڵ ڕادەی دەرس و خوێندنەکەیان دەست بکەوێ. کاتێک لەوە بێهیوا دەبن و واز لەو ئاواتە دێن و هەر کارێک هەر چەندە سەخت بێت و لەگەڵ مەدرێکێک کە وەریان گرتووە نەیەتەوە بەرەوپیری دەچن. تەنانەت ئەوەشیان بە ئاسانی بۆ پەیدا نابێ و ئەگەریش پەیدا بێت معمولاً موقەتیە. ئاواتی ئیزدواجکردن و پێکهێنانی خانەوادە لە دڵیاندایە. بێکاری و نەداری ڕێگەیان لێ دەگرێت. بەپێی ئامارێک کە لە ڕۆژنامەی هەمشەهریدا چاپکراوە، ژمارەی کچان و کوڕانی ئیزدواج نەکردووی نێوان 25 تا 30 ساڵ بە خێرایی ڕوولە زیاد بووندایە. بەپێی ئەو وەزعیاتە ڕادەی ئەفسوردگی و بێهیوای لە ناو لاواندا بەردەوام ڕوولە زیاد بوونە. لە ڕووی ئابووریەوە ئەوەی کە کاریان دەست ناکەوێ و ئەوەی کە ناتوانن ژیانی سربەخۆ پێکبێنن، ئەوەی کە خۆیان بە سەرباری بنەماڵەکەیان دەزانن، لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوەی کە فورسەتی چێژ وەرگرتن لە دەورانی جوانی خۆیانیان نییە، خۆیان لە گەلێک پێداویستی سەرەتاییەکانی بۆ گەشەپێدانی ئیستعداد و تواناییەکانیان پێبەش دەبینن. لە ڕووی سیاسیەوە ئەوەی کە جمهوری ئیسلامی ڕێگرە بۆ ئەوەی کە لە فعالیەتی سیاسی و مەدەنی دڵخوازی خۆیاندا بەشداری بکەن، ئەوانە هەمویان دەست دەدەنە دەستی یەک و زەمینە بۆ پێکهێنانی حاڵەتی بێهیوای و خەمۆکی لە نێو لاواندا خۆش دەکەن. دوای ناوبڕێک دێنەوە لاتە. بینەرانی ئازیز لەم بەشەی بەرنامەکەماندا بابەتێکی هاوڕێ و هاوکاری ئازیزمان لاوێنی ئەمانیتان بۆ بڵاو دەکەینەوە لە ژێر ناوی هەر بەڕاستی تێراگای لە برسی نییە. تێناگەم ئەم ڕوانگە چەوتە چییە کە بۆ نمونە کۆڵبەر و کۆڵبەری پێسوکایەتی بووە و دەیوێت مرۆڤ لە پێناوی سەر دەمرێ نەکسک و بەو بیانەوە سوکایەتی دنیایان بە کۆڵبەر دەکرد یان بزوتنەوەی مامۆستایانیان لۆمە دەکرد لەبەر ئەوەی یەکێک لە داواکاریەکانیان داخوازی ئابووری و حەقدەست بوو و دەیانوت کەی داخوازی ئابووری پرسی ئێمەیە. وەک بڵێ کوردستان وەکو کۆمەڵگا سەرەتاییەکان بە سیستمی دانوستانی کاڵا بە کاڵا بەڕێوە دەبرێت و وا پارە و ئابووری پرسی ئەو نییە. تەنانەت باشووریشیان لەسەر ئەوەی خەڵک داوای موچە و دەرماڵەی خوێندکاری و بژیێویان دەکرد سەرکۆنە دەکرد. ئێستا کەش کە خەڵک لە هەندێک لە شارەکانی ئێران لە دوای گرانی و خراپتربوونی ڕۆژ لە دوای ڕۆژ دۆخی ژیان و باری ئابووریان هاتوونەتە سەر شەقامەکان، کەسانێک دیسان لە ناو کورددا باس لەوە دەکەن کە ئەوان بۆ برسێتی شەڕ دەکەن و ئێمە سەدان ساڵە بۆ دیموکراسی شەڕ دەکەین. نازانم ئەمەی چۆن حیساب کردووە، هەر بۆیە ئەمانە پەیوەندیان بە ئێمەوە نییە. چما کورد فتوسەندەز دەکات و بەنان ناژیت. ئەمە بۆ سەرهەڵدانەکانی خەزەڵوەری 2-3 ساڵ لەمەوبەریش لە پاڵ چەند پاساوی تردا دواتر و هەر بەو پێیە ئەو کەسانەی کە هاتبوونە سەر شەقامەکانی مەریوان و دەکوژران زۆر بێشەرمانە بەجەوگیر ناویان دەبردن. تێڕوانینێکی چینایەتی گیرۆدەی ئەخلاقیاتی بورژواییە کە برسێتی و هەژاری بە سووک سەیر دەکات و پێی وایە کەسانێک کە برسی و هەژارن کەرامەتی مرۆییان لە سکیاندا کورد بۆتەوە و ئیتر لە هەر جۆرە هەزرێکی سیاسی تر بەتاڵن و ناکرێ هاوکات نانیشیان بوێ و ئازادیش. هەڵبەت ئەمە هەر تایبەت بە بەرەی ڕاست و ناسیۆنالیستی کورد نییە و هەر ئێستا ئۆپۆزیسیۆنی ڕاستی فارسیش خەریکە لەسەر ناوزەتکردنی ئەم ناڕەزایەتیانە بە شۆڕشی پرسیەکان سەر لە دار و بەرد ئەکوتێ. بەڵێ پاساوێکی ترش لەوەوە دێت کە پیان وایە پرسی ئابووریش وەک پرسی ژن و هتت
ڕێگرە لە بەردەم گەیشتنی کورد بە مافەنەتەوەیەکانی و هەر بۆیە دەبێت چاوپۆشی لێ بکرێت یان نابێ ئەم داخوازیانە لە داگیرکەر بکرێت. لە حاڵێکدا تێگەیشتن لەوەی کە بەسکی برسی هیچ شتێک بەدی نایە نەک هەر مافینەتەوەی و سربەخۆیی پێم وان نییە ئەوەندە زەحمەت بێت. یەکێک لە بنچینەکانی کۆلۆنیالیزم هێشتنەوەی نەتەوەی ژێردەستە لە هەژاری و دواکەوتووی زیادەتردا بەو پێوەی دەزانێن کە خەڵکێک کە گرفتاری ئەوەیە بتوانێت خۆی بژێنێ ئەگەر کەڵکەڵەی سربەخۆی و ئازادیشی هەبێت دەرفەتی ئەوەی نابێت بەکردەوە هەوڵی بۆ بدات. کەواتە بۆ کوردێکی هەژار کرا و داگیر کرا و سەرکوت کرا و بێبەش کرا و لا پێشکەوتەکانی سەردە پرسی ئابووری لە هەر شێوازێکیدا نەک نابێت لاوەکی بێت بگرێت دەبێت لە هەموو قۆناغێکدا وەک پێشمەرج و بناخەیەک سەیر بکرێت بۆ گەیشتن بە مافەکانی تریشی. لەوێنە دوور و گەورەکەشان کاشدا ئەگەر ئامانجتان سربەخۆیە هێشتا کە دەوڵەت بە تەنیا زمان و مێژوو جلوبەرگ و ئاڵا بەدی نایێت و ژێرخانی ئابووری پشتیوانی کردەیی هەموو ئەمانەیە. لە کۆتاییدا دەڵێن نان پرسێکی تەواو سیاسیە. لە تەواوی مێژوودا هیچ شۆڕشێک ناڕەزایەتی و وەرچەرخانێکی مێژووی نابینی کە بێپەیوەند بوو بێ بە بژێویەوە. هەر قاموسی ئەم زمانە کوردیە لێ ڕێژە لە وشە و دەستە واژەی وەک هەژاری، ڕەش و ڕووتی، زەحمەتکێشی، نانەسکی، بێقووەتی و هەر ئەوە نیشان دەدات کە پرسی نان و بژێوی وەک هەموو کۆمەلگاکانی تر هەموو کات لە چەقی کەڵکەڵەکانی ئەم خەڵکەشدا بووە. کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی یەکدەست نییە کە حکومی گشتی بەسەردا بدرێ. کورد بریتیە لە چین و توێژی جیاواز بە داخوازی و ئەولەوێتی جیاوازەوە. دەکرێت کوردبی، داخوازی ئابووری و سیاسی و فەرهەنگ و کۆمەڵایەتی و هێتەدت هەبێت و ئەمە نەسەیرە و نەعیبە. بەسە ئەو چاویل کە ئاغاواتیە لە چاو دەربێنن. برپاخی از جاکن بنای کاخ دشمن، برپاخی از جاکن بنای کاخ دشمن، برپاخی از جاکن بنای کاخ دشمن. چو در جهان قیود بندگی اگر به تن به پای مردمی به دست تو به ره پشت تو رهاییه جهان ز کفر جور و ظلم به پا کنیم قیام مردمی
بەڵێ پەریا ئێستاش لەم بەشەی بەرنامەکەماندا بابەتێک لەژێر ناوی دیاردەی هاوسەرگیری منداڵان بۆ بینەرانی عزیز دەخوێنینەوە. دیاردەی هاوسەرگیری منداڵان لە کۆمەلگای ئێراندا گەلێک پەرەیسەندووە. ئیزدواجی کچانی کەمتەمەن سونەتێکی کۆنە لە کۆمەلگای ئێراندا کە ڕژیمی کۆماری ئیسلامی سەرپۆشی قانونیشی بۆ دروست کردووە. ئەم دیاردەیە بە حەق دەبێت لە ڕێزی یەکێک لە ئازارە کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەلگای ئێران دای بنین. ئەوەی جێی داخە ئەوەیە کە ئەم دیاردەیە بە زۆریەوە لە بنەماڵە هەژارەکانە. ئەگینا کچانی تازەلاوی بنەماڵە دەوڵەمەندەکان هەرگیز ناکەونە ئەو مەسیرەوە. بوشاری گرانی بێکاری بنەماڵە هەژارەکان وا لێ دەکات کە کچ وەک سەرباری بنەماڵە چاولێ بکەن کە بە ناچار بۆ کەمکردنەوەی هەزینەکانیان تووشی ئزدواجی زۆرەملەیان دەکەن. پەرەسەندنی دیاردەی ئزدواجی منداڵان لەگەڵ پەرەسەندنی هەژاری پەیوەندی ڕاستەوخۆی هەیە و هەندێک جاریش بەهۆی معتادبوونی دایک و باوک بە مەوادی مخەدر ئزدواجی زۆرەملەی منداڵان ئەنجام دەدرێت. ئزدواجی نابەوەخت بە تایبەت بۆ کچان کە فەراغەتی سەردەمی مناڵی دەرفەتی فێربوون و بارهێنان و گەشەکردنی لێ هاتوویەکانیانە توانایی جەستەیی و فکری و شکڵگرتنی کەسایەتیان لێ زەوت دەکات. جگە لە گیرۆدەبوون بە نەخۆشی دەرونی و جەستەیی ئاسەگواری خراپ و دووەهاتی پڕکارەساتی لەسەر بنەماڵە کۆمەلگا دەبێت. بووکێکی کەمتەمەن کە بە بووکە شوشەیەکەوە دەچێتە ماڵی مرد بەهۆی کاری تاقەت پڕۆکێنی ناوماڵ تا کۆتایی تەمەن و بێبەشبوونی لە گەشەکردنی دەرفەتەکانی منداڵانەی لە هێز و توانایی بڕیاردانیش بەهرەمەند نابێت. ئەم کچانە بەهۆی دووگیانبوونی نابەوەخت و نەئاشنابوون لەگەڵ ئامۆزشی جنسیدا لە بەردەم مەرگ و میری نابەوەختدا بە شێوەیەک کە ڕێژەی مردنیان 5 بەرابەری کچانی 20 ساڵە. زۆربوونی توندوتیژی بنەماڵەیی، جیابوونەوە، خۆکوژی و مێرد کوشتن، هەڵاتن لە ماڵ و قاچاقی منداڵ ئاساوارەکانی دیکەی ئزدواجی پێشوەختە. کۆمار ئیسلامی سەبارەت بە چارەنووسی ئەم ئزدواجانە بێتەفاوتە و مناڵانی هەژار و بنەماڵەکانیانی خستۆتە بەردەم گەلێک لەتمە و خەسارەوە و تەنانەت داکۆکی کارانی مافەکانی منداڵانیش کە دەنگی ناڕەزایەتیان بەرز بووتەوە دەخاتە زیندان. لەو ڕووەوە ئزدواجی پێشوەخت تەنیا گرفتێکی تاکەکەسی و بنەماڵەیی نییە و ئاسەواری زیانباری کۆمەڵایەتی بە شوێنەوەیە. پێویستە لە جێ ئەو دیاردەیە ڕابوەستین و ئزدواجی منداڵان وەکو دیاردەیەکی دزەوی کۆمەڵایەتی لە داوێنی بەشەریەت بشۆردرێتەوە. ماسی خانم نەو دەریا چاشێویدا بەسەریا کەفتە ڕێگا خرتە خرت ماسی خانم ناو دەریا چارشێویان دا بەسەریا دەمیان قوفڵ و زەنجیر کرد ئاوازیان کوشت لە چاویا ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم هەر بە زۆردایان پۆشان سەمای شەپۆلیان خنکان وتیان حرابن بۆ یەک قژ و خەیاڵ تو باران وتیان خەویش نەوێنی ماچ لە شەیتان نەستێنی تەنانەت بوونی دەریا بۆ سەر گوڵدان نەهێنی غەمیان بەسەریا پاشی وتیان لەم هەموو ڕەنگە ئازادی ڕەش بپۆشی ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم
ماسی خانم غمگین بو کراسی لخون رنگین بو خوی سوتان و خوی خنگان آخر بو سنگین بو ناموس و رگ و غیرت شرف و شان و شوکت هموی لگل تو دایا ماسی خانمی نگبت بەڵام ماسی گرنەدا تۆزێ قاچی لێ هەڵدا لە لێوار دەریا وەستا شەپ و لێ بێت و لێدا ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم بەڵێ بینەرانی ئازیز کاروان لە شاری مەریوانەوە لە نامەیەکدا باس لەوە دەکا کە بە خۆشیەوە توێژی لاو لە ئێران ئەمڕۆکە زۆر سکولار و لە هەمان حاڵدا ئەتاڵەتخواز و بەرابەری تەڵەبن هەر بۆیە شۆڕشی داهاتووی ئێران ڕووداوێکی جیاواز و ئاڵوگەڵڕ پێکهێنەر دەبێت ئەمە نەتەنیا هەر ئاوات و ئارەزوێکی شەریفی ژمارەیەک لە پێشڕەوان نییە بەڵکو واقعیەتێکی حاشا هەڵنەگری کۆمەڵایەتیە ئەو ڕەنج و ئازارانەی کە خەڵکی ئێران لە ماوەی 43 ساڵ ڕابردوو لە دەستی دەسەڵاتی مەسەبی چێشتویانە ئاستێکی بەرزی لە وشیاری و شعوری سیاسی و کۆمەڵایەتی بردووەتە ناخی ئەم کۆمەلگایەوە پێویستە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بە ڕاشکاویەکی زۆرتر ڕوو لە نەوەی تازە پێگەیشت و بکرێ و هەوڵ بدرێ بۆ ئەوەی کە ئەو هەستە بنەڕەتیە کە تێیاندا پێکاتوە بەرەو خەباتی سیاسی و بەرەو پەیڕەوکردن لە ئستراتیژیەکی ڕزگاری بەخش بچێت پێویستە جیایی دین لە دەوڵات بە جددیەتێکی زۆرترەوە تەبلیغ بکرێت و ببێت بە دروشمێکی سەرتاسەری کاروانی بەڕێز ئەو لێکدانەوەی و هەڵسەنگاندنەی ئێوە بە تەواوی لە جێی خۆیەتی هەرچی ڕژیمی کۆماری ئیسلامی لە بابەت تەبلیغ و تەرویجی مەسهەبیەوە ڕستویەتی بووەتە خوری دوێنەوە بڕێک دێنەوە لاتان هەروواکە دەزانێن ڕژیم دووە بە دوای هاتنە سەرکاری یاسای قەزای ئێرانی بەپێی یاسای شەریعەتی ئیسلامی دانا دادگا ئیسلامیەکان هەزاران ئینسانی کۆمونیست شەریف و ئازادی خوازیان لەژێر ناوی دژایەتی لەگەڵ ئیسلام و محاربە لەگەڵ خودای ئەعدام کرد دڕندانەترین یاساکانیان بە پاساوی مەسهەبی لە دژی ژنان بەڕێوە برد و سیستمی ئامۆزش و پەروەرشیان بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و کردە سیستمی مەسهەبی دەوڵەتی مەسهەبی و هەر چەشنە کەڵک وەرگرتنێک لە مەسهەب وەک ئامرازێکی دەوڵەتی شیاوی ژیانی ئینسانی ئەمڕۆیی نییە ئێستا کە خەباتی خەڵکی ئێران بۆ ئازادی و بۆ بەهرەمەندبوون لە ژیانی شیاوی ئینسان پێی ناوەتە قۆناغێکی نوێ و خەڵکی ئازادی خواز لە دروشم و داخوازیەکانیاندا ڕژێمی ئیسلامی و یاسا دژی ئینسانیەکانیان کردوتە ئامانج ئێمەش وەکو ئێوە پێمان وایە دروشمی جیایی دین لە دەوڵەت ببێتە داخوازێکی گشتی مەسهەب دەبێت بە تەواوی و بەبێ ئەملا و ئەولا لە دەوڵەت جیابێتەوە هیچ مەسهەبێک نابێت هیچ چەشنە دەستێوەردان و کاریگەریەکی لەسەر یاسای بنەڕاتی و کۆمەڵایەتی وڵاتدا هەبێت ناوەند و دام و دەستگای مەسهەبی دەبێت بە تەواوی لە دەوڵەت جیا بکرێتەوە و هەر چەشنە یارمەتیەکی ماڵی و هیتر لەلایەن دەوڵەتەوە بۆ ناوەند و دامەزراوە و چالاکی مەسهەبی هەڵبوەشێتەوە بەرپرسانی مەسهەبی نابێت لە هیچ چەشنە ئیمتیازێک چ بۆ وەرگرتنی پۆستی دەوڵەتی و چ لە بەرانبەر یاساکانی وڵاتدا بەهرەمەند بن هەر هەڵاوەردنێکی یاسایی بەپێی مەسهەب و جێگا و شوێنی مەسهەبی و یان بێ باوەڕی ئەوان بە مەسهەب دەبێت هەڵبوەشێتەوە نابێت لە قوتابخانەکان زانکۆکان و باقی دامەزراوەکانی فێرکردن و بارهێنانی دەوڵەتیدا هیچ یاسا و ڕێسا و بارهێنانێکی زۆرەملی مەسهەبی بەڕێوە بچێت هیچ مەسهەبێک نابێت مەسهەبی ڕەسمی وڵات بێت دەوڵەت دەبێت مەسهەب وەک ئەمری خصوصی کەسەکان بەڕەسمی بناسێت و تەواوی شار و مندان دەبێت لە هەڵبژاردننی مەسهەب و یان نەبوونی مەسهەب ئازاد بن کەسایەتی و بیر و باوەڕی هیچ کەسێک نابێت لە بەڵگە و نووسراوەکانی ڕەسمی وڵاتدا تۆمار بکرێت و
سەرنجام مافی سیاسی و کۆمەڵایەتی یەکسان بۆ هەمووان دەبێت سربەخۆ لە بیر و باوەڕی مەسهەبی و غێرە مەسهەبی دابین بکرێت. بەڵێ بینەرانی ئازیز بەم جۆرەشە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نام و ئیمێل و پەیوەندیەکانی تری تەلەفۆنی ئێوەین. بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕۆبۆچوونەکانتان باس بکەن. هەر شاد و بەختەوەر بن و ماڵاوە.